قوبڵیشی ناکەن لە ڕاستیایی جیاکاری بکرێت و هەرکەسە و بە چانسی خۆی کوێی بۆ دەرەچێت لە زۆنەکانەوە بکرێت. هۆکاری گردبوونەوەی ئێمە ئەمڕۆ دەرکردنی ئەو بەیاننامە ئەوەیە کە لای هەمان ئاشکرایە قۆناغی یەکەمی دابشکردنی زەوی لە کەلارە دەستی پێکرد. لە ڕاستیە جێی دڵخۆشی بوو، نزیک 6,000 فەرمانبەر و خانەنشین و کەسوکاری شەیدان سوودمەند بوون لەو پارچە زەویانە، بەڵام کۆمەڵێک کەم و کورتی تیا بوو، کۆمەڵێک جیاکاری تیا بوو. گردبوونەوەکەی ئێمە بە قۆناغی سەرەکی ئەوەیە، بە هۆکاری سەرەکی ئەوەیە کە یەکەم قۆناغی دووەمی دەستپێکردنی دابشکردنی زەوی دەست پێ بکە و ئەو کەم و کورتیانەی کە لە قۆناغی یەکەم هەبوو لە قۆناغی دووەمە دووبارە نەبێتەوە. لە ڕاستیە هەست بە جیاکاریەک ئەەکەین لە نێوان چینێک لەگەڵ چینێکی تری فەرمانبەران هەندێک ناڕوونی هەیە. بە هیواین قۆناغی دووەمی دابشکردنی زەوی بە زووترین کات و ڕێکارەکانی تەواو بێت و هیچ جیاکاریەک لە نێوان هیچ شوونوتێژێکی فەرمانبەراندا نەکرێت. ئەمڕۆ لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانە بەیاننامەیەکی پێنج خاڵیمان لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسانی ڕاگەیاند. ئەویش دوایەوەی کە دابشکردنی قۆناغی یەکەمی زەوی لە کەلار ڕاگەنرا، ئێمە دوایەوەی کە ناوەکان بڵاو کرایەوە هەستمان بە نادادپەروەری و هەستمان بە نەعەدالەتی کرد. بۆیە لە بەیاننامەیەکە چەند خاڵێکمان خسەڕ و یەکێک لە خاڵەکانەوە بوو کە پرۆسەی دابشکردنی زەوی نابێت جیاکاری تیا بکرێت، چەند زۆنە دەرکراوە بێ بخرێتەوە ناوی، ئەوە خاڵێکیان بوو. خاڵێکیان نابێت هیچ جیاکاریەک بکرێت نێوان هیچ فئەیەکی حکومیە. و خاڵێکی تری ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە دەبێت زۆر زوو پەلە بکرێت لە دابشکردنی وەجبەی دووەم یاخود بەشی دووەمی زەوی بەسەر فەرمانبەرانە. و لە کۆتایی بەیاننامەکە قسەمان لەسەرەوە کرد ئەگەر ئەم خاڵانەی ئێمە جێبەجێ نەکرێت و چەند خاڵێکی تریشە، ئەوە ڕێکاری مەدەنی و ڕێگاری مەدەنی توند و ڕێکاری یاسایی ئەگرینە بەر و بۆیە داواکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنگ داواکانی ئێمەوە بێت و تەنگ بەیاننامەکەمانەوە بێت و بەیاننامەکەمان